دژی دانەمەزراندنیان و نەهاتنەوەی ناوەکانیان بەشێک لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی کەرکووک کە بۆ وەزارەتی ناوخۆی عێراق ناوەکانیان پێشکەش کردووە لە بەردەم بینای پارێزگای کەرکووک گرتبوونەوەی ناڕەزایان ئەنجامدا و داوا دەکەن فەرمانی کارگێڕیان بۆ دەربچێت. ئێمە کێشەمانەوەی ئێمە زیاتر لە 1000 متەتەوەعین لێرە زیاتر لە ساڵ و نیمەکە هەموو ئجراعاتمان تەواو کردووە، چی لە بەغا، چی مقابلەی بەغا، چی لە کەرکووک، لە شوون و لە استخبارات. ئێمە بەس کێشەمانەوەی ئەمریداریمان نایێتەوە، بۆ ئەمریداریمان نایێتەوە، بۆچی یعنی مەحافەزەکان تر هەمووی ئەمریداری دێتەوە، بۆچی خەڵک کەرکووک ئەمریداری نایێتەوە؟ ینی ئەمڕۆ ئەم گردبوونەوەی ساز کردووە، ینی ئەنجام داوە لەبەر ئەوەی بێنە دەمانەوە بزانی کاکە ئێمە زیاتر لە ساڵ و نیوەکە ینی بەسە چاوەڕوانی بەسە ینی بێزاروین. ئێمە 2017 لە بەغا ناومان دەرچوو لە ئیدارەی تەتەوەع لە بەغا هەموو ئیجراعاتێکمان تەواو کرد، فەحسی طبی و بەدەنی، ناومان هاتە شوون داخلی کەرکووک، لە شوون داخلی تەڵەب معلوماتمان پڕ کردەوە، ناومان هاتە استخبارات، لە استخبارات تاعینە تەڵەب معلوماتمان پڕ کردەوە، ئێستاکات وتیان ئەتانێرین بۆ دەورە. ئێستاکانە ئێمە 2 ساڵە زیاتر چاوەڕێکەین، ئەمر ئیداریمان دەرچێت، ئەمر ئیداریمان دەرناچێت، ئەمر ئیدارەی تەتەوەع لێ مالیە موافقە نادا، پارە نییە، میزانیە نییە، بۆیە ناوتان نایەتەوە. ماوەی زیاتر لە 4 ساڵە وەزارەتی ناوخۆی عێراق هیچ پۆلیسێکی بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک دانەمەزراندووە. ئەمەش لە کاتێکدایە بەڕێوەبەرایەتی پۆلیسی شارەکە پێویستی بە زیاتر لە 4000 کارمەند هەیە. خۆپیشاندەرێکیش دەڵێت زۆربەی شارەکانی عێراق دامەزراندن و بڕیاری کارگێڕی ناوخۆیان بۆ هاتوۆتەوە، تەنها لە کەرکووک نەبێت کە کێشەیان بۆ ناوەکانیان دروست کردووە. ئێمە هەموو ئیجراعاتەکانمان تەواو کردووە، بە کوردی، بە عەرەبی، یعنی بە تورکمان و بە مەسیح نییە، هەمووی تەعیین هەموو شتمان تەواو کردووە کامل بە کاملی، بەڵام ئیزاری ئەمر ئیداری نەبووە، تاکوستە نەبووە. ساڵێک و 2 مانگە حتاکێ دنیا بنیاد تەعیین بوو، دنیا بنیاد تعیین بوو، وزارەی عەدڵ تعیین بوو، یعنی هین صلاح الدین تعیین بوو، دنیا بنیاد تعیین بوو، یعنی بەڵام بەس کەرکووک تعیین نەبوو. ئایا سەبەبی چییە؟ فرۆشراوەتەوە، ئەکید فرۆشراوەتەوە ناوەکانمان، یانەوە تا ناوەکانمان خەوتووە. ئێتە نازانیت چییە سەبەبەکەی نازانیت. هەڵوێستمان ئێمە نیە، هەموو ڕۆژێ دینی ئێرانە، هەموو ڕۆژێ دینی ئێرانە، حتا ئەو کاتەی کە هەنیە ئەمر ئیداریەکەمان بۆ ببێت، ئەمر ئیدارەکە بێ، ئەو کاتە ئێمەش تعیین نەبین، ئێمە ئەی هەوا صاحب شهادين نییە، تاگوستا صاحب عائلين ئیشەکەین، تو صاحب شهید شین، مخۆ شخصی باوکم شەهیدە، بەسای ئەوە من تەقدیمم کرد وەرگتراوە، بەڵام تاکو ئێستا ئێزداری ئەمرەکە نەکراوە. ئایا سەبەبەکەی چییە؟ ئەم دەرچوانەی زانکۆ و پەیمانگاکانی کەرکووک ماوەی زیاتر لە ساڵێکە سەرجەم ڕێکارە یاسایەکانیان تەواو کردووە، تەنها فەرمانی کارگێڕی وەزارەتی ناوخۆی عێراق ماوە بە دامەزراندنیان، بەڵام تا ئێستا وێڕای چەندین جار لە دەربڕینی ناڕەزایی فەرمانی دامەزراندنیان بۆ دەرنەچووە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.